سڵاوتان لێبێت لە ئەڵقەیەکی دیکەی پۆدکاستی دیوی دووەم لەگەڵ نووسەر و شاعیر تەڵات تاهیر لەگەڵتان دەبین. کاک تەڵات دووبارە بەخێر بێەوە. قوربانی بم قوربان کاک فەرمان. باسی ئەزمموی شعری تۆمان کرد. زمانی شعری تۆ زمانێکی سادە و لە هەمان کاتیشدا قوڵە. چۆن توانیوتە هاوسەنگی لە نێوان قوڵی زمانەکە و سادەی زمانەکە ڕابگریت؟ ڕاستەکەی خۆی مەسلەی ڕوونی ینی من کە لەبیرمە یەشێک عەبدوڵڵا گۆرانم خوێندەوە. عەبدوڵڵا گۆران دەستکەوتێکی ئیزگار گەورە بوو. تەبعاً ینی هەر با بێڵێم خۆی لە یەک سەدا لە سەدەی شاعیرێ دروستە بێ وەکو هەتاوە ئەوان کە وەکو هەسارە بەدەوریدا دەخوێنەوە. لە سەدەی ڕابردوو ئەکید نالیە، لە سەدەی بیستیش عەبدوڵڵا گۆرانە. هەموو ئەوانی تر وەکو هەسارە لە دەوری و هەتاوە دەخوێنەوە. من کە عەبدوڵڵا گۆران دەخوێندەوە زۆر ڕوون بوو. دواتر کە شێعری هەفتا و هەشتەکان دەخوێندەوە زۆر ئاڵۆز بوو. مع العلم دەبووە پندێک لەم ینی پندێک وەرگرین لە عەبدوڵڵا گۆران کە عەبدوڵڵا گۆران بۆ دەچێتە ناو خەڵک، بۆ دەبێتە شاعیری هەمووان. شاعیری عەبدوڵڵا گۆران وەکو حەسەن زیرەک وایە، زۆر بەدەگمەن هەزەکەی سلێمانیە. هەولێریەک وەزانی هەولێریە، بۆکانێک وەزانی بۆکانیە، شەقڵاوەیەک وەزانی شەقڵاوەیە. ئەو حاڵتە بەس لە حەسەن زیرەکە هەیە. ینی من لەبیرمە 14 ساڵ بووم لەبیرم نەبوو حەسەن زیرەک خەڵکی ئێران بیان، بۆکانی بیر، ڕۆژهەڵاتی بیر، هەروم زانی خەڵکی هەولێریە، کەرکووکی وەزانی خەڵکی کەرکووکە. من مەعجیب بووم بەو ڕوونیەی عەبدوڵڵا گۆران کە زۆر ڕوونە و عەبدوڵڵا گۆران با بڵێن زۆربەی کایەکانی شەعریش بەکارنێن هەیە چونکە زۆر گرنگە ئەم مۆزوعە. لە یەکێک لە هۆکارەکانی بە شێعر بوون ئەوەی باوە مەسلەی خلیسکانی زمانە. خلیسکانی زمان تخوا بە مۆزوعە تۆزێک بە باش شەرەکە. ئێمە سێ زمانمان هەیە بەعام، خۆ چەندین تۆنی زمانمان هەیە، بەڵام بە گشتەکەی سێ جۆر زمانمان هەیە. زمانە گشتیەکە کەوە لە سەعەر ژراوە، ئەوە زمانی کوردیە. ئاخاوتن زمانی ئەدەب، زمانی شێعری. زمانەکە بۆ هەمووان وەکو یەک وایە، بەرد بۆ منیش بەردە بۆ تۆش بەردە بۆ یەکەشەوە ئەوە لە سەعەر ژراوە. ئاخاوتن ممارسەیەکی فەردانی و تاچیە بۆ هەڵگرتنەوەی ئەو بەردانە و بەکارهێنانیان. ئۆکەی تۆ لەمەوەی لە عەرز دانیشتووە کە باڵێن گشتیەکەیە کە زمانەکەیە. ئاخاوتنی تۆ جۆرێکە، ئاخاوتنی منیش جۆرێکی ئازادانی خۆمە. زمانی شەعری جیایە لە ئاخاوتن و لە زمانە گشتیەکە. لە زمانە گشتەکە بەرتر بەردە، لە ئاخاوتن زۆرتر ئیدۆم پیادەوی دڵێ بەردە کەمە بەردمانەی شتێشتکە بەکاردێن. لە زمانە شەعریەکە هیچ ئیعتیبارێک بۆ ئەو ڕێککەوتنە کۆمەڵایەتیە ناکا کە لە ئاخاوتن لە بینی من و تۆ هەیە. یعنی تۆ ناتوانانی بەم بڵێ تەڵعەت ئەو ڕۆبەیانیت خواردەوە، ئێوارەت فڕ کرد، تاوگەت پۆشی نییە، شتیوانە لە ئاخاوتنە ئەو ڕێککەوتنەی بینی من و تۆ ڕێگە بۆ نادا. لە زمانی شەعری ڕێگە پێدراوە. لە زمانی شەعری دەتوانی بڵێ ئێوارەم فڕ کرد، تاوگەم پۆشی، بارانم ماچ کرد لە ئاخیری بە کەیف خۆت. نە لە ئاخاوتن هەیە نە زمانە گشتەکەیە. ئەم تێکشکاندنی زمانە کە هەموو شاعیران لەسەری کۆکن یەکێکە لە بناماکانی شێعر عەبدوڵڵا گۆران هەر پێویست بنەوە. کات خۆی من بیرمە یەکێک لە تێبینیەکانی دکتۆر مارف خەزنەدار لەسەر عەبدوڵڵا گۆران ئەوە بوو ئەمە بناماکانی شێعر بەکار نایەنێ. من پێم وابوو مهمترە بناماکانی شێعریش بەکار نایەنێ و شاعریش باشە بەبێ ئەوەی بناماکان بەکاربێن. یعنی مەسەلەن بە ئاسمانەوە ئەستێرەم دیوە لە باخچەی بەهار گوڵم جادە چۆڵ و سێبەر بوو کاتی بەیانی ئەڕۆیشتم خەیاڵاوی کوا کینایە، کوا ئیستیعارە، کوا مەجاز، هیچ ڕوون وەکو ئاوەشی ساف. عادەتەن مەسەلەن یەکێک لە ئەسبابی مانەوەی مەولانە بەو هەموو زمانە بەو هەموو کولتورە جیاوازە کە دەمێنێتەوە ڕوونیەکەیەتی، ینی ئاسانیەکەیەتی. و دائیمەن ئەوەی قوڵ بێ لە ڕووی ناکرسێ، دائیمەن ئاوی قوڵ لێڵ نابێ، ئاوی تەنگ لێڵە بێ کە زمانت شێوان بزانە تۆ فێڵە دەکەی ناتێ قوڵەکەی بینی. نەخۆ کەس نییە بەقەد مەولانە بتوانێت لێڵیکە. من حیوارێکی مەولانە لەگەڵ زانایەکی قۆنیە، وڵاتی قۆنیان، ئەقلیمی قۆنیە، یەکێک پرسیار لە هەردووشیان دەکا، دەڵێ خواتی لە مرۆڤەوی، خواتی لە ئینسانەوی.
عالمەکەی تر هزار شێر و ڕێوی دێنێتەوە، حەدیث دێنێتەوە، نازام چ دێنێتەوە، مەرجع دێنێتەوە، نازام چ دێنێتەوە. لەو هەمان پرسیار لە مەولان دەکا، مەولان دڵێ خوا بەس دڵیش باش دێ. کابرای عالمەکەی تر دڵێتە مەولان دڵێ ماڵ نەشێوێت و پرسیارە قورسەت بۆ ئاسان کرد. ئەو دەری ماڵی تۆ نەشێوە و پرسیارە ئاسانت بۆ قورس کرد. کەواتە زۆر جاران شتێکی زۆر ئالۆسێت توانین زۆر بەڕوونی بڵێ، شتێکی زۆر ڕوونیەتە زۆر بە ئالۆزی بڵێ. من پێم وابوو پردی بینی خەڵک و شعر لە ئەنجامی ئەو ناڕوونیە ڕووخاو بە تایبەتی لە هەولێر، یعنی لە زمانی نەمانی پەشێوەوە کە پەشێو نامێنێ کاخەت پەشێو پردێکی زۆر سیر بوو لە بینی خەڵک و شعر. یعنی منداڵە تورکمانم دەبینی ڕەفیقم بوو کە نامەی دەنووسی، نامەی دڵدار دەنووسی، شعرێکی پەشێوی دەنووسی، ماڵت یعنی بچێتە نامەی منداڵە تورکمانن، نە تۆ خوشی نە من کاکەم خۆشەویستی دەروون پاکم، چۆتە ناو نامەی دڵداری تورکمانەکان. ئەم پردا لە هەشتاکان بە تەواوی دەڕوخێ بەهۆی سنترالیزمی شاعیر و خەڵک دەبێ بگاتە ئێمە و ئێمە بۆ تەماتە فرۆژ نانووسین و شعریمە نابێ خەڵک تێبگا و ئەم سنترالیزم ئەم بە سنتەربوونی نووسەر و بە پەلایۆزبوونی خوێنەرە لە هەشتاکان تەواو ڕەنجە دابڕانی دروست کرد. ولی هاتوو خەڵک خەڵک لە دۆڵێک و شعریش لە دۆڵیشتر دەبووە ئەم پردە بێتەوە، ئەم پردە بەست دێتەوە بەهۆی شعری هەمووان بێ، بەڵام بەبێت تەنازولکردن لەلایەنە هونەریەکە. ئۆکەی، یعنی من تێناگەم ینی فیتر بوو شعر نەخوێنێتەوە، تەماتە فرۆش چێت ینی بۆ نسبەی تەماتە فرۆش چۆن ئەو نسبەی نەخوێندەوە لای ئێمە چۆن بەوەهمی نخبا ئەزایمە نەخۆشی نخبەمان هەیە، نخبەی حاکمەکان، نخبەی دکتۆرەکان، نخبەی شۆڕەژێڕەکان، نخبەی شاعیرەکان، نخبەی ئەکادمیەکان، نخبەی ڕخنەگرەکان، هەریەکە بۆ خۆی وەهمی نخبەیەشی دروست کردو بۆ ناو خەڵکان نەبێ، یان لە بەڵای خەڵکا دوور بێ، یان ئەگە تۆ ڕخنەیەک تێبینێک تێ بڵێت و نایزانی لە نخبەکەنی. شاعری وا هەبوو تێکسی دەنووسی مەسەڵەن دەیگوت 5 کەس لە تێکستە تێبگە بەسە، ینی مەرزی هەموو خەڵک تێبگە، ینی پێت وایە شاعیر دەبێ مڵکێکی شتیبی نەک نخبەوی بی. خۆی ئەم جۆرە شەیە، ئەم جۆرە کەیف خۆی ئیمانی پێ هەیە و بازەکە شێدا، بەس من ئیمانم بۆ جۆرە نیە. وەکو گوتم لە شعر حەق خۆیەتی چۆن بیرەکاتەوە، حەق خۆیەتی بۆ 3 کەس دەنووسێ ماڵی ئاوا بێ، ئەوە بۆ بتەمای 3 کەسێکی و دەستی خۆش بێ، ینی بزانین بە شو دەگا، ئەمە ڕێگایەکە بۆ خۆیاڵی ژاردووە. بەڵام ئەو نمونەی جەنابەت ئێستا لەسەر شاعیرانی دێنیوە، خوا بە گەورەی خۆش دوای نەگوتووە، خوا کە قورئانی ناردووە نەیگوتووە دەبێ بچی ئینجیل و تەورات و زەبور و هەموو بخینەوە زەبێ قورئانەکەی بخینەوە، شەرتی ئێستا نەی. شاعری کورتێ دەڵێ بچی 5 کتێب بخوێنیەوە ئەو زەبێ بخینەوە، دڵم کاکە خوا بە گەورەی و عەزەمەتی خۆی بە خالقی ئەم کەونە ئەم شەرتەی لەسەر خەڵک دانەناوە، تۆ شەرتە بۆ دادنێ. یعنی لا ئالۆزیە هەمیشە فێڵ هەیە ئوستاز، لە ڕوونیە فێڵ نییە، هەمیشە ئەوەی ڕازگۆیە لەگەڵ بێ فێڵ قسە دەکا، کە فێڵی کرد بزانە بەتەمای شتێکە. دەستەواژەکە بوو ئەلمانە شار فێ قەلب الشاعر، هەر یەکێک پرسیاری کرد بە کاکە ئەو شارە چێ شاعیرەکە وەڵامەکەی دیار بوو دەی بە کاکە بەس ماناکەی لە ئەمە خۆی مەسلەی ئەمە زۆر کۆنا، یعنی ئێستا مەسەلەن لە عەسری کلاسیکی لە زەمەنی ڤیکتۆر هۆگۆ و لە زەمەنی بەلزاک و لە زەمەنی ئەبێرزۆلا ئەوانە نۆرمەڵ بوو، ینی ڤۆڵتێر و چکەمانە خەڵکی مستەحی گەورە بوون، قسەیان دەڕۆی لە ناو کەنیسا لە ناو دەوڵەت ئەوانە. لە عەسری لە سەردەمی کلاسیک بەڵێ نووسەر گرنگ بوو، تێکستی هیچ نەبوو، خوێنەریشی هیچ نەبوو. لە سەدەی 20 کە بنیادگەرەکان دێن کە ڕۆڵان بار دێ کە دۆڵۆز دێ کە میشێل فۆکۆ دێ کە ئەوانە دێن دەڵێن تێکست مهمە، تێکست لە سەردەمی ئێستاە نەخێر خوێنەر گرنگە، دەزانین لێ بەرچی خوێنەر گرنگە با قسەیەکی ئەدۆنیس بکەم، تێکستێکی مەزن بیدە عەقڵێکی بچوو بەقەد عەقڵەکەی خۆی بچوو چکاتەوە، ئەتۆ تێکستی گەورە بنووسە، کە وەرگرەکە عەقڵی گەورە نەبوو ئەو تێکستە بەقەد عەقڵی خۆی بچوو کاتەوە. بە دلیلی ئەوەی قورئان کە تێکستێکی ئێزگار گەورە و نایابە دەیدێ یەکێک داعش لێ دروستە بێ، بەقەد عەقڵی خۆی بچوو شێکاتەوە، زانی دەکاتە قەتل و زوڵم و سەبایا و ژن ڕفاندن و ماڵ تاڵانکردن و مالێن تێکستەکەوان نیە، تێکستە گەورەکە بیدە عەقڵەکی بەعکسەوەش تێکستێکی بچووشیش بێ مامناوەندیش بدێ بیدە عەقڵەشی گەورەیەکە، کەواتە لە ئەخیردا مەسیری تێکست و مەسیری نووسەر لای خوێنەرە. من با تێکستێکی گەورەش بنووسم، ئەگەر خوێنەرم پێگرنگ نەبێت تێبگەێنم بەڕوونی، ئەمە دوو حاڵەتی، یان ڕزیێکاتەوە یان قبولیەکە وەکو
بەبێ مناقش بەخۆی هەموو کاکڵات نووسین هەر بڕۆسەکە بەگشتی نەکرد شعر بڵێ ینی بە ڕای من ڕۆمان و چیرۆک و شعر و هەمووانە ینی دەبێ ئامانزدار بن کە مەسەرەن ئینسان تێکسێک دەنووسی دەبێت سنتەرەکە خەڵک بی بۆ لەبەرەوەی کتێبك ئەگەر چاپ بکەی کە خەڵک نەیکڕی و نەی خوێندەوە ینی کتێبەکەت بەس لەسەر ڕەفە دەبی لە کتێبخانەکان دەکەی و هەر نافرۆشرێت ینی هەمان ئەو ڕێیتم هەیە پێم وایە ینی دەبێ سنتەرەکە خوێنەربی وەرگربی بۆی ئامانجەکەت بگە ئەمە لە هەموو بزایەکە ڕاستە یعنی من سەفێ بێنم بیفرۆشم پانتۆڵ بێنم بیفرۆشم مەطعەم دانێم خواردن لێنێم شعر بنووسم و کتێب بڵاوکەمەوە سیارە بێنم و لە مەعرز داینێم لە هەموو شتێکە ئەوەی بڕیارەدا لە ئاخری وەرگرا ئەوەی دێخوا ئەوەی متەلەقیە ئەوەی وەرگرا زۆر جاران مەسەرەن دەڵێن نا تۆ چۆن دەکرێت مەسەرەن عوامی ناتێگەیشت و عوامی نەخوێنەوە کاکە دەکرێت زۆر بە ئاسانی دەکرێت ئەو عوامە کە پەیوەستنیە بە ئەدەبیشەوە ئەدەبەکەی ببێتە قۆناغێک ببێتە نازولکردن لە لایەنە هونەرەکەی خۆت ئێمە بەس باسی داڕشتنی ڕوون دەکەین ومانەیە قوڵەکەین داڕشتنەکە لێڵ مەکە بۆی کابرا بتوانێم ئاوە بخواتەوە چونکە ئاوەکە ئەگەر پاک نەبێ و قوڵ نەبێ و ساف نەبێ و ڕوون نەبێ نایخواتەوە خەڵک ئاوی لێڵ ناخواتەوە لە زمانی لێڵ ناخواتەوە چونکە دەزانێت زمانی لێڵ دایمە فێڵشتێ دائیمەن من بموێ فێڵ لە تۆ کەم لێڵ یەکەم یعنی ئەگەر بموێ مەسەلەن بڵێم ماما فەرمان 10,000 دێ سەری ماک دەدەمەوە بەڕوونی پێ دەڵێت بەس بموێ 10,000کە لێ بخۆم 1000 شێ ڕێدین بوو اینجا زافێڵی سەردەمەکەش کاکڵات جیاوازە وانە مەسەلەن ئێستا لەو سەردەمی مۆدرنێتەوە و خێراییە و ئای و اینجا پێشتر لەوانی لە هەشتاکان تەنها کتێبی تەڵعات تاهیر و بۆ نمونە مەسەلەن دووسێ شاعری دیکە دەستکەوت باە و بە زۆری و دەستا و دەستی کرد بە لە بینی دووسێ کەسانە تا دەتخوێندەوە بەڵام ئێستا هەموو وەسایلەکان ئاسانن یعنی کتێب ئاسان بە PDF دەکەوێت بسنین بۆ ئێستا بوونە نووسری زۆر زەحمەتترە لە چارە جاران کتێب نەبوو دوو شعر لە هاوکاریان زێردی عێراق بڵاوکراوە دەبێ ناوبانگت پێ دەکرد ئێستا خەڵک لە باتی ژوورێک لە باتی ماڵێک لە بارەی ئەکاونتێک هزاری پێشە یعنی هیزمەتی بە تۆنی ئاوە دەکاو دەڕۆی داوە دەکەوت دەڕۆی دواتر ئێستا هەریکە و خەڵک چیرۆچ خۆی دەژێڕێتەوە پێشتر بەس نووسەرەکان چیرۆچی خەڵکیان دەژێڕایەوە شان و کارەکان خەڵکی درامایان چیرۆچی خەڵکیان دەژێڕایەوە ئێستا هەریکە چیرۆچ خۆی جۆر کەناڵێکی هەیە و مۆبایلەکەی پێەیە لەگەڵ منداڵەکەی چۆتە دەشتی حەریر چۆتە هەنارە لەگەڵ منداڵەکانی چیرۆکە دەژێڕێتەوە تێکستی هەر ناوێت زەوت و ڤیدیۆی هەیە و تاوە زۆر زەحمەتە من بە وەچیری خۆی بزانی بڵێ کاکە من بێدەنگە بە ماز لە مۆبایلەکە دەرم فەرم و تەڵعات تۆ ئەم چیرۆکەی من بژێڕۆ یان فەرم و فڵان نووسەر تۆم چیرۆکە بژێڕۆ دەبێ ئەم نووسەرە ئێزگار بتواناوێ کە تعبیر لە شتێ و کالای ئەم پیاوە هەیە بەبێ ئەوەی بتوانی خۆی ئاوا تعبیری لێ بکە یعنی ڕاستە ئەو دەزانێ باش بخەوێ بەڵام نازانێت سیستەمەکە دروستکە بەڵام زانێ بخەوێ ئیشی تۆ وەکو نووسەر بەزەوەی سیستەمەکەی بەوە دروستکەی بۆی ڕێکخەی پارچە دارەکان پارچە چیرۆکەکان پارچە ستۆریەکان خۆشەویستی منداڵەکەی مردنی دایکی عیدمیلادی خوشکەکەی نەزانم چی تۆ بەس فەنانەکەی لەوەی کە شتەکەی بۆ ڕێکەخی زۆر جاران نووسەری ئێمە شێ دەڵێ دوای 50 ساڵ لە من دەگەن ئێبرام ئەتۆ خەڵکە معاسرەکە لە تۆ نەگا دوای 50 ساڵ چۆن دەگەن یعنی خەڵکی و خەڵکی لەگەڵ تۆی ئەمان ژینگەیە ئەمان هاوینە هەمان بێ معاشیە هەمان نەزانم چی ئەمان بێ ئاو کارەبایی ئێگەرمەوەی خەڵکی لەگەڵ تۆیە تەنیش تۆی تێت نەگا چۆن 50 ساڵ تێت دەگا دواتر ئەوانەی کە ئێستا بە قیمەتن لە زمانی خۆشیان بە قیمەت بوون ئەوە نیە ئەلبێر کامۆ لە زمانی خۆی هیچ نەبوو بێ ئێستا شت بێ لە زمانی خۆش شت بوو یعنی بۆدلێر ئەوە نییە لە زمانی خۆی کەس نەیناسی بێ ئەمە ئێستا بیناسی لە زمانی خۆش دستۆفسکی زمانی خۆش شت بوو یعنی ئەمە تۆ دەبێت لە زمانی خۆت شت بی بۆی بمێنیەوە بۆ 50 ساعت کە لای ئەوانی شت بی بەڵام ئەتو لە زمانی خۆت ئەوانەی تەنیشتە خۆت لە 2025 لە فترە زەمەنیە لە هەرزادەی هەمان فەرهەنگ و زمان و معاناتن ئەتۆیان نەبێ دوای 50 ساڵ کە دنیا دەبووە چۆن تۆیان دێ کاک تەڵات پرسیارێک دەبووە زووتر لێت بپرسم لەسەر ئەو قۆناغانەی ژیانی تۆ لە هەولێرەوە بۆ سلێمانی بڵێ کاریگەری سلێمانی لەسەر دنیابینی تۆ چی بوو؟ ینی پێت وایە کە لە هەولێر چتە سلێمانی
بیرکردنەوە و خەیاڵدان و دنیابینی تۆ گۆڕا یان هەمان دنیابینی و هەمان ستایلی بیرکردنەوە هەبوو دوای سلێمانیش خۆی معتەقەدێکەیە یعنی مە زۆر جاران کە باسی هەولێر و سلێمانی دەکەین وەکو دوو وڵاتی جیایان و دوو کولتوری جیا وەکو دوو نازانم چی جیا زۆر جاران حیزبەکان سیاسیەکان توزان پارێزگاکان وات یان خەڵکە پۆپۆلیستەکە وای وەسف دەکات خۆی دوو شارەزادە یەک فەرهەنگەزادە یەک زمانە هەمان خواردنە هەمان جلو بەرگەمان تەعزیەیە هەمان قورئانە هەمان نوێژکردنە خۆ دەزانی یعنی ژنگەی هەولێر و سلێمانی ژنگەیەکی ئەوها لێکدژ نییە وەکو ژنگەی ئیسرائیل و قاهرەوی یان بۆ نمونە مۆسکۆ و کۆلۆمبیاوی ئەوەندە لێک دوور نییە بە سلێمانی یەک شتی باشە زۆر کراوەیە بۆ ڕووناکبیری زۆر کراوەیە بۆ شانەوە بۆ ئەدەب بۆ هین من لەوێش کە لە مەخمور دێم لێرە تووشی تەحەدایە دەبم بۆ خۆی سپاتکردن لەوێ تەحەداکە دۆم دەبێتەوە لێرە پێیان دەگوت مەخموری لەوێ پێندڵی هەولێریە یعنی من ئەو بەڵای ناوچەگەریتمە لە کۆڵ نابێتەوە یعنی قەت لە ناو خۆمان نەبووم یعنی نە لە مەخمور ئەدی بووم نە لە هەولێر ئەدی نە سلێمانیە دایمەن تووشی تەحەدایە چاڵێنجێک بوومە تووشی تەحەدایە بوومە لە ژینگەی سلێمانی زۆر ژینگەیەشی مساعیدە بۆ ئەدیبان بۆ ڕووناکبیری کەس پێ عیب نییە شانۆکاربی کەس پێ عیب نییە شێوەکاربی کەس پێ عیب نییە مۆسیقیبی کەس پێ عیب نییە شاعر لێروانی بێگومان هەولێریش وایە بەس هەولێر هینشتری هەیە مەسەلەن ینی نوێگەری لە هەولێری ئاسانترا لەناو ئەدیبیاتە ئەوان ڕەگەشیان هەیە ڕەگەکە زۆر قوڵە ڕەجی مەحوی و نالی و بێخود و پرێمێرد و مەلا نەزمی مەلا و نازام چی و شرک و بێکەس و جەلالی میرزاکەریم و کامەران مەساڵە دیلان و کامەران وکری و ڕێگەکە زۆر پتەوە ئوستاز ناتوانانی ببیە لە قەکتێ زۆر زەحمەتە دەبێ لە چوام نووسی لە هەولێرێ نوێگری زۆر ئاسانترە بکرێنەوە مەسیفیوی دەکرێت هاشم سەرازبی دەکرێت ئەڵا پەشێوی بەکیف خۆت زۆر مەساحەکەی زۆر بۆ نوێگەری بۆ نووسنی تێکست تەواانیس لە هەولێر خۆشتە هەولێر زووتر ئێستا مەسەرەن ئەو تێکستانێک کە ئەنۆر مەسیفی لە هەولێر نووسرایە و خەڵکیش پێی ناخۆش نەبوو ینی ئەو خەڵکی پێی نۆرماڵ بوو ینی و پێوا بشتیش تازێ و تامێش تازێ و قەی چێکا باهەوێ ئەمە لە سلێمانی فەزعیش گەورەیە ئەمە لە سلێمانی خیانەتش گەورەیە تۆ زمان بریتە دەرەوەی مامۆستا شێرکۆ و مامۆستا ئەمە ساڵە دیلان و نالی و مەحوی و بێخود و ئەوانە لێ ناگەڕێن یعنی کەس لێ ناگەڕێت کەس دارێک لەوێ بچێنێ لەقێک نەبێت لە ڕەگە گەورەکە ئۆکەی بۆیە دەبینی زۆربیان بێکەچن یانی مەسەن جەمال غەمار بخوێنە شوکر بێکەس بخوێنەوە جەلالی میرزاکەریمە جەلالی میرزاکەری بخوێنەوە عەبدوڵڵا گۆران دەخوێنیەوە مەولەویە بەلایەنە سۆرانیەکەی بێسارانیە بەلایەنە سۆرانێک یعنی هەمووی زادەی یەک داری گەورەن تەوان دارێکی گرنگە خۆ دەزانی یعنی دارێکە مامان شانازی پێوە دەکەین بەس هەولێر زۆر ئازادتری لە نوێگەری جا خۆی ئازادەکە لەوەی دایە تۆ ئەم ئەساڵەتەی سلێمانی بێنی بە نوێگەریەکەی هەولێری ئەو ئازادی لە هەولێر دەداتی ئەم چووکە سلێمانیمە بە کەیف خۆم دەنووسم هاوابزانی یعنی ئەم شێوە نووسینەی من لە سلێمانی و لە گەرمیان لە ڕاپەری نۆرمەڵ لە بەری سلێمانیمە یعنی من لە کەسێک سلێمانی ناتوانانی زەحمەترا زۆر زەحمەتە لەوەی لەو ڕێگەی هەڵگەڕێتەوە یان بەشێک نەبێ لەو دارە گەڵایەک نەبێ لەو دارە گەورەی لە مەحیۆدی ئۆکەی بەس لە هەولێری ئێمە مەحیومان نییە ئەمە بڵێن تۆمادەم بە مەحوی ناچی بڕۆ ماڵی اینجا باسی هەولێر و زۆر جا قسەیەم کە کردووە مامۆستا فەرمان زۆر بە ناوچەگەری با مۆزوعەکە ناوچەگەری نییە ڕاستە یان مۆزوعەکە فاکتێکە واقعیشی ئەدەبیە کە لە هەولێرێ دەکرێن و مەسیفیبی دەکرێت ئەڵڵا پەشێوی لە سلێمانی ناتوانی تۆ یا شەرکۆ بێ کەس بیان و مەسیفیبی بۆیە بە درێژایی وێندەر تۆ سەریکە بە درێژایی هەر هاتووە مەسەلا حەما عومەر عوسمان بخوێنەوە لە غوربەتە هەمان عالەمی شەرکۆ بێ کەس و جەلالی میرزاکەریم و ئەوانێ باسی سلێمانی و هەولێر و ئەو ناوچەکانی کوردستانمان کرد دوجار ئەوانە هەمویان نیشتیمانن کە تێدا دەژین ئەو نیشتیمانەی لە شعرەکانی تەڵات تاهیردا هەیە شتێکە لە یادەوەری تۆدا ماوەتەوە و بەجێ ماوە یاخۆت گزارشتە لە واقعی ئێستا کانی باسی شوێن و کات و کۆڵان و گەڕەک و
بە هەمویان 2000 نیشتیمانن. بەڵێ ڕاستە. ئەمە شتێکە لە خەیاڵدانی تۆ بەجێماوە و ئێستا باسی دەکەیت یا خۆت باسی واقعی ئێستای کوردستان دەکەیت؟ هەردووشێتی لەبەرەوەی ئەم واقعی کە ئێستا هەیە درێژەبوونەوەی ئەو نۆستالژیایە کە لە یادەوەری مندا هەیە من پێم عیب نەبوو بە شێگوم لەو گەلا بە خراپیەکەی بە فەسادیەکەی بە باشیەکەی بە چاچەکەی بە پیاوەتیەکەی بەشێکم تێدا یعنی من ئەگەر مەسەلەن کورد دواکەوتوو بێ هیچ پێم عیب نییە بە منش بڵێن دواکەوتوو کورد هەمووی جاش بێ هیچ پێم عیب نییە منش جاشم لەگەڵیان کورد نیشتوان پەروەریز عیب نییە جوێین کەم لەگەڵیانە یعنی ئەم میلەتەی خۆم بە هەمووی و دەمەوێ ناکرێ هەمووی مسەقەف بێ ناکرێ هەمووی فیتەر بێ ناکرێ هەمووی جاش بێ ناکرێ هەمووی پیاو چاک بێ کۆمەڵگایە هەموو شتیش تێیە بۆ بم شێوەزارە جیاواز و بم تەبیعەتە جیاواز و بەوانەوە جوانە کوردستان خۆ دەزانی من زۆر جارە حتا لەگە زمانی ستانداردیش نیوە هەلو معلومات پێم ناخۆشە هەورامی نەمێنێ و هەموو بێتە سۆرای نەمێنێ و بێتە بادی نەمێنێ و هەموو بێتە شێوەزاری هەولێری بۆ ینی ئەم تەنەوعە ئەم مەڵتی ڤۆیسا ئەم فرە دەنجیە ئەم فرە کلتوری شتیشی ئێزگار نازدارە ینی دەکرێت ئێمە زمانی ستاندارد لە نووسین ئەو شێوەزار و بنزار و ئەوانە دەکوژێت هەر کورد خۆی لەژەی ئێستا مەسە هەورامی بچماوەتەوە هەورامی خۆ بۆ نەماوەتەوە ئێمە مؤسسەیەکمان هەیە ئەرشیفی نەتەوەی هەمان تۆمار کرد و دیفاعمان لێ کردووە بۆ ماوەتە خۆ ممارەسە دەکری وایە ئێدە مناڵەکانی ممارەسەی نەکەن و پێی نەخوێن و پێی یاری نەکەن و ئەوانە تۆ شێوەزارش کە دەبی بەسەریان دەفەرز دەکەی 100 ساڵی کە چێ دیفاع لەم شێوەزارە دەکات خۆی ئێمە ئەگە ئەرشیفەش نەتەوەیمان هەبێ و پارێزراوە بێ هیچ کێشەمان نییە حەزمانە تاقیکردنەوەی زمانە چکۆ ئێستاش پێم وایە زمانە گڵۆپە نییە بە ڤۆڵتی زیاد بسووتێ ناستێ زمان دەیوێ چۆ ناستێ دەوڵەمەندترێ خۆ دەزانی یعنی زمان لە هەستێغ نییە ڕایکێشم بەفسێ ئۆکەی حەزم تاقیکردنەوەی زمانە بەس ئەمن دەزانم هەر شێوەزارێک لێرە بەوەی مانەوەی خەڵکەکەی ماوەتەوە نەک بەهۆی مؤسسەیەک کە ئەرشیفی کا و دیفاعی لێ بکە و بەرگری لێ بکە خۆ دەزانی یعنی دنیای ئێمە وەکو دنیای بێپەرژین وایە ینی هەر هێرشمان لەسەر ینی هەر باسی کوردستانی باشوور مەکە ئێستاش لە مەهاباد کەس ناتوانێت منداڵەکەی ناونی کوردستان یان هەڵۆ یان نەبەس دەبێت دوو ناوی هەبی بەڵام پێت وانییە ئەو مەترسی و هەڕەشانەی لەسەر شێوەزار و بنزارەکانی کوردی هەیە هۆکاری ئەوەیە کە کورد دەوڵەتی نەبووە نەک ئەوەی کە زمانی ستاندارد بێت چکە هەموو ئێستا عەرەبیش زمانی ستانداردیان هەیە و یەک دنیا شێوەزار و بنزاریشیان هەیە قسەی پێ دەکەن ینی زمانی ستاندارد پێت وایە کێشە دەبی یان کێشەکە ئەوەیە کە کورد دەوڵەتی نییە ئەگەر دەوڵەت بێ و زمانی ستانداردی بێت کێشەم نییە ئەگەر چوارچێوەی چێ بێ قەوارەیە هەبێ پارێزی بەڵام خۆت دەزانی تۆ دەزانی کێشەکە لەسدایە یان کێشەکە لەوەیدایە تۆ ئەم شێوەزارە لا دەبی بەڵام چێ بەرگی لێ دەکا سەریکە زۆر جارە عەشیرەتەکان زۆر ڕۆڵیان هەبوو لەمانەوەی شێوەزارها بیرمان نەچێ پیاوێک باوەڕیم بە عەشیرەتگەریەوەوانە بەڵام چاکەی عەشیرەتەکان دەزانم لەسەر مانەوەی کورد زۆر جار مانەوەی شێوەزارەکان پەیوەندیان بە وجودی عەشیرەتەکانەوە یان بەرزانی عەشیرەتەکان زۆر دەوریان هەبوو لە مانەوەی شێوەزارانە ینی خودی عەشیرەت لەو هەولێرە لەو دەشتی هەولێرە لەو دەشتی بادینانە دەوریان هەبوو لە مانەوەی ئەو شێوەزارانە بزیندوی بەڵام وەکو گوتم کە ئێمە یعنی زین چۆنە ئێستا من باشە واز لە تەماتە دێنم کاتی دەکەم دیکە مەزڵەوە خیارەکە دەکەمەە پیازەکە دەزنم بەزەم منجەڵێک نەبێت تێکم چی بکەم یانی نەت پیازەکەشم نەما و خیارەکەشم نەما و زڵاتەکەشم دەست نەکەوت تو ئەم شێوەزارە دەچی شێوەزارێک لەسەر فەرزەکەی لە مەکتەبەکانیان لە قوتابخانەکانیان لە نازانچیەکانیان شێوەزارەکەیت کە ئەنجن کردووە دێخێنا و چ منجەڵێکەوە چێ دەی پارێزەیە کاک هەڵات لە ئەڵلقەکانی داهاتوودا بەردەوام دەبین و قسە لەسەر بە درێژتر و ڕوونتر قسە لەسەر زمان دەکەین قسە لەسەر شوناز دەکەین لەسەر ناسنامە دەکەین بەڵام لە مەڵقەیە کاتمان نەما بینێر و بیسەرانی تۆڕی میدیای ڕوودا و تا ئەڵلقەی داهاتوو لەگەڵ نووسەر و شاعیر تەڵات تاهیر لەگەڵتان پێک دەگەینەوە خواتان لەگەڵ